لە بەرامبەر دواکەوتنی موچەکانیان ئەفسەران و کارمەندانی ناوبەڕێبەرایەتی هاتوچۆی سلێمانی مانگرتنیان ڕاگەیاند و هیچ جۆرە مامەڵەیەکی هاوڵاتیانیان جێبەجێ نەکرد. کارمەندانی ئەو بەڕێبەرایەتیە حکومەتی هەرێم بە بێباک دەزان لە ئەسپ پشتگوێ خستنیان و چارەسەر نەکردنی کێشەکانیان. وتەبێژی هاتوچۆی سلێمانیش لەو بارەیەوە ڕای دەگەیەنێت مانگرتنی کارمەندان خۆڕسکانە بووە. هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ خراپی بارودۆخی دارایی ئەو ئەفسەر و کارمەندانە. پێشتر کارمەندانی هاتوچۆ لە ڕێی تۆڕە کۆمەڵاتیەکان و یەکتریان ئاگادار کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان بەنیاز نییە موچەی هێزەکانی ئاسایشی ناوخۆ بۆ جەژن بدرێ. ئەمە بۆ هۆی ئەوەی کە پێشتر لە ڕێی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە پەیوەندییان دروست کرد و بڕیارداندا لە بایکوتکردنی دەوام لە ناو بەرگای بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی و لە ئەمڕۆدا لە سەرەتای دەستپێکردنی دەوامەوە دەرگا بە ڕووی هاوڵاتیانیان نەکراوەتەوە و بایکۆتی دەوامیان کرد ئەفسەر و کاربەندانی ناو بەرگای بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی. بە دڵنیاییەوە کارڕاگرتنی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ نەوە تەنها بۆ ڕۆژێ بۆ تەنها سانیەیەکی گوێتاسی لە ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیانەکە و تاسی لە جێبەجێکردنی یاساکە. ئەمە پێمان ناخۆشەوەکو ئەفسەران و کارمەندانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی، بەڵام دۆخی ئەفسەر و کارمەندانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی بژێوی ژیانیان لە دۆخێکی زۆر خراپایە. کارمەندانی هاتوچۆ لەگەڵەوەی بەشێک لە موچەکانیان پاشەکەوت دەکرێت لەگەڵەوەشدا هێشتا موچەی مانگی 1970 وەرنەگرتووە. لەبەرەوەشە ڕای دەگەێنن تا موچە وەرنەگرن ناچنەوە سەر کارەکانیان. مانگی 1970 وەرنەگرتووە، یعنی ئەوە مانکی نۆش ئێتە پێشەوە. ئێمە ئەوەی کە ئیکەین یعنی داوای حەقی خۆمانەکەین، داوای مافێکی سەرەتایی خۆمانەکەین وەکو هەموو خەڵکی وەکو هەموو هاوڵاتیەک. تەنها داوای مافی خۆمانەکەین. ئێمە بەردەوام ئەرکی خۆمان جێبەجێ کردووە بەردەوامیشین. ئێمە لێرەیە تەنها بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی کارەکانیان ڕاگرتووە، ئەویش وەکو فیدباکێک تاوەکو حکوومەت ئاوڕباتەوە لە فەرمانبەرەکانی کە مافیان پێشێل کراوە. لەو قەناعاتیانی نەمانگرتن نەجێهێشتنی وڵات نەوازنە لە دەوام حەلبێ بۆم حکوومەتە. حکوومەت دیسانەوە هەڵ نەسێ لە ڕزگاکان ڕاگەرن بڵێمە دەستی فلانە حیزب و دەستی فلانە دەستگای لە پشتێ. ئەمە تەنها دەستی ماڵ و مناڵەکانمانی لە پشتێ مانگرتان ئێمەیکن، دەستی ئەو مناڵانەی لە پشتەوە کە شیر نەبی خوێن. حکوومەت استیغلالی ئەوەی کردووە کە ئێمە ڕاهاتین بایکۆتی پێشومانشکان. ئەگەر بایکۆتی پێشومان نشکانە حکوومەت داوای ناکرد. بەس کەسێ نییە لە وڵاتیای گوێت لێ بگرێت. 4 مانگی ساڵی 2015 سێ یعنی ئەمە 7 مانگە، یعنی من 7 مانگ معاش وەرنەگرم چۆن ماڵ و مناڵەکەم بەخێوکەم. با پێی زانیاریەکانی کورسات نیوز داهاتی ڕۆژانەی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی نزیکەی 300 ملیۆن دینارە. ئەو داهاتەش لە مانگێکدا زۆر زیاترە لەو بڕەپارەی پێویستە بۆ موچەی کارمەندانی هاتوچۆی سلێمانی. زۆرترین ڕەبێ ئەرکەوێتە سەر پۆلیسی هاتوچۆ چووکە بە درێژایی ئەو جادانی کە ئەو ڕێگایانی کە گەشتیاری پیاتەیە پەڕێ ئەوانە بێ وجودیان هەبێ و بێ چاودێری ڕەوشەکە بکەن قورساییان نەکەوێتە سەر وەلایەنە پەیوەندیدارەکان ئێستا لە هەوڵێکی زۆر جدیان بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە. لەلایەکی ترەوە ماوەی 2 ڕۆژە کارمەندانی بەڕێوەبەرایەتی باجی دەرامەتی 1 و 2 سلێمانی و بەڕێوەبەرایەتی خانوبەرەی 1 و 2 لەگەڵ بەڕێوەبەرایەتی خانوبەرەی میری و بانکی سەروەری مانگرتنیان ڕاگەیاندووە. تا موچەشمان پێ ئێمەش داوام ناکەن لەبەرەوە داهاتێکی زۆرمان هەیە. ئێمە داهاتەکەمان مانگی پێش و تقریبا 511 ملیۆنمان هەبووە، ڕۆژوایە 30 ملیۆن 40 ملیۆن هەموو پارەیەکی بۆ لە داهاتی خۆمان موچەمان پێ نادرێت. ئەوەی زیاتر نیگەرانی لای موچەخۆرانی هەرێم دروست کردووە بە جێنەگەیاندنی بەڵێنەکانی حکوومەتی هەرێمە کە دوای ڕاگەیاندنی خشتەی نوێی پاشەکەوتی موچە چەندین جار حکوومەت بەڵێنی داوە موچەی فەرمانبەران لە کاتی خۆیدا دابەش بکرێت، بەڵام بێسوود بووە. هەرەوەش وای کردووە ئەو بارودۆخە نەخوازراوەی ئێستا دروست ببێت کە وڵاتیان زەرمەندی سەرەکین تێیدا. دلێر کەمال کورسات نیوز سلێمانی.